یانەی پێشمەرگە لە خولی خوا 21 ساڵانی عێراق لە یاری گەڕانەوە لە یانەی دیالەی بردە و گەیشتنی بە قۆناغی 16 مسۆگەر کرد. یاریەکانی قۆناغی 32 خولی خوار 21 ساڵانی یانەکانی عێراق کۆتایی هات. لە یاری گەڕانەوەدا پێشمەرگە لە سەر یاریگای فەرماندەیی تایبەت بەخۆی پێشوازی لە یانەی دیالە کرد. یاری چوون بە گۆڵێک بۆ هەردوولا کۆتایی هاتبوو. لا نیوەی یەکەمدا هەردوو تیپ دایانویست خۆیان بە گۆڵ یەکدی بگەێنن. پێشمەرگە فشارەکانی زیاتر کرد بۆ تۆمارکردنی گۆڵ، بەڵام سەرکەوتوو نەبوون و ئەو نیوەیە بەبێ گۆڵ کۆتایی هات. لا نیوەی دووەمدا سەوزپۆشەکانی پێشمەرگە باشتر دەرکەوتن و فشاریان زیاتر کرد. لە خولەکی 72 ڕامین عەلی گۆڵ یەکەم و پێشکەوتنی تۆمار کرد. پێشمەرگە بەو گۆڵەشەوە نەوەستا. مستەفا عودەی توانی گۆڵی دووەمیش زیاد بکات. سەرنجام یاریەکە بە 2 گۆڵی بێوەڵام لە سوودیانەی پێشمەرگە کۆتایی هات. دوای جهدێکی زۆر بەڕاستی زۆر هیلاگوینێمەم هەفتەیە 2 یاریمان کردو، یاریەکمان لە دیالە کردووە و 3 ڕۆژی بینوە لە سلێمانیش یاریەکمان کردو. زۆر یاریەکەمان قورس بوو لەبەرەوەی کە جەوەکەش زۆر ناخۆش بوو، خۆڵبارین بوو. دوای جهدێکی زۆر لەخوا بە زیابە یاریەکەمان بردەوە و 2 بە هیچ یاریەکەمان بردەوە و سەرکەوتین بۆ قۆناغی داهاتوو. بە ئەنجامی هەردوو یاریش پێشمەرگە 3-1 گەیشتنی بە قۆناغی 16 دەستەبەر کرد و بڕیاریشە لە دێربی شاری سلێمانی ڕوبەڕووی یانەی نەورۆزی هاوشاری ببێتەوە. مەڕوان تالیب، کەناڵی پەیام، سلێمانی.